بەڕێزان هەتا ئێستا هێزە سیاسیەکان قسەیان کردو دوو لایەن ماونەوە بەڵام پێما خۆشە ئێستا ئەمە ڕوو بکەینە ناو کۆمەڵگەی مەدەنی باشووری کوردستان و لە ڕۆژنامەوانێکی هەڵکەوتوو بەڕێز وەک کەمال ڕەئوف داوا بکەین کە ئەوانش بێن چەند وشەیەک ئاراستە بکەن شارپرێز وەکو هەموو ڕۆژنامەکانی دیکەی باشووری کوردستان کە من بەش بە حاڵی خۆم زۆر چێژیان لە وەردەگرم هەم لە کوردەکەیان هەم لە هەستی کوردایەتەکەیان هەم لە زمانەوانیان دەوری گرێگیان هەیە بەڕاستی لە ڕوونکردنەوەکاندا نەوەک ئۆپۆزیسیۆنێکی بڵێن تێکدەر بەڵام وەک ئۆپۆزیسیۆنێکی ڕێکخەر لە باشووری کوردستان زۆر دەستی باڵایان هەیە و تەنانەت لە دەرەوەی وڵاتیش ڕێگە و پێگە و جێگەی خۆیان هەیە بۆ نمونە ئێمە ڕێکخراوێکی مەدەنیمان هەیە لە فەڕەنسا بەنێوی ڕێکخراوی کوردەکانی دانیشتووی فەڕەنسا و هەر جار کە ئێمە وتارێک دەنێرین بۆ شارپرێز زۆر بەدڵگەورەیی بۆمان بڵاو دەکەنەوە و دەبێتە جێی خۆشحاڵی و پێزانینی هەموو ئەندامانی بەڕێزی کۆڕی کوردەکانی دانیشتووی فەڕەنسا.